میوانە بەڕێزەکان ئامادەبوونی بەڕێز گەنجانی خۆشەویست، سەرەتا من زۆر سوپاستان دەکەم بۆ ئەوەی بانکێشتان کردم کە بەشدار بم لەم بوونەیە. سوپاس بۆ ڕێکخەر و ئەو گەنجە بەڕێزانەی کە ئەم بوونەیان ڕێکخست ئەمڕۆ لێرە. من هاتووم بۆ ئەوەی هەم پشتیوانی خۆم و پشتیوانی حکوومەتی یاریمی کوردستان ئێوە ڕابگەینم. هەروەها پشتیوانی خۆم بۆ هەموو گەنجانی وڵاتەکەمان بەگشتی لە زاخۆوە تاکو خانەقین پێتان ڕابگەینم و پەرۆشی و گەشببینی ئێوە بۆ وڵات بەرز بنرخێنم. من ئەزانم هەمووتان خەریکی کاری ئەوەن هەوڵی ئەوە بدەن کە کوردستانمان بە ئاراستەیەکی باشتر و بەهێزتر هەنگاو بنێت و بۆ ئەوەش دەتوانین بەیەکەوە ئەوەی پێمان بکرێ هاوکاری یەکتر بکەین و دڵنیام دەتوانین بەهێز و توانە و بەهرە و بیرۆکەکانی ئێوە ئەم ئاواتەمان بێتە دی. لەو ماوەیەدا من چەندین دیدار و بینینم هەبووە لەگەڵ ئەو گەنجە بەڕێزانەی کە لە چەندین بۆنەدا سەردانیان کردوم و لە نزیکەوە گوێبیستی بیرروبووچوون و گرفتەکانی ئەوانیش بووین. زۆر جێ خوشحاڵی بوو بۆ من کە بینیم زۆرێک لەو گەنجانە توانیویانە بە هەوڵی خۆیان لەسەر پێی خۆیان بوەستێن، چ ئەو خوشکە بەڕێزە ئێزدیەی کە توانیویەتی لە دەستی تیرۆر ڕزگار ببێت و خۆی بتوانێت شوێنێکی شیرینیمەنی دروست بکە، هەم خۆی و خێزان و چەند کەسێکی تریش بەخێو بکە و هەم ئەو کەسەی کە لێرە لە هەولێر توانیویەتی شوێنی بەرگ دروستکردن و یان چەند ئەو گەنجانەیە کە بیرۆکەی تریان هەبووە و توانیویانە بزنس و بازرگانی بچووک بۆ خۆیان دروست بکەن، نەک تەنیا داهاتیان بۆ خۆیان دابین کردووە بەڵکو بۆ خەڵکێکی تریش و توانیویانە چەندین گەنجی تریش بەکار بخەن. بەڕێزان، ئەوانە بازرگانی بچووکیان کردوێتەوە و خەڵکی خۆجیەیان بەکار خستووە کە بە عەقلیەتێکی نوێ و لەسەر بنەمای پشت بەخۆ بەستن و داهێنان ئەم کارانەیان کردووە. لەبەر ئەوەش من ئەمڕۆ لێرەم تاکو سەرەتایەکی نوێ لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و ئێوە دەست پێ بکەین کە پەیوەندیەک بێت لەسەر بنەمای باشترکردنی دۆخی کوردستان لەلایەک و هێنانە ئارای دەرفەتی ڕاستەقینە بۆ گەنجان لەلایەکی تر. ئەمەش هەڵێکە بۆ زیاتر لە یەک نزیک بوونمان لە یەکتر. دەزانم ئەو ئاستەنگانەی کە لە بەردەم ئێوەن سەختن و هەندێکیان بۆ چەندین نەوەیە لە ئارادان، بەڵام لە هەمان کاتدا دەزانم کە ئەم دەرفەتانەی ئێستاش هەن بە ئاسان نهاتوونەتە دەست. زۆر لە باوک و باپیران و کەس و کارەکانتان بەخۆشمانەوە ژیانی ئاوارەییمان بینیوە، یانیش زۆر کەس ژیانی ژێردەستیان بینیوە و دەزانن کە ئاوارەبوون و دووربوون لە نیشتیمان یان ژیان لە ژێردەستی چەند ناخۆش. خۆشم لە خێزانێک بووم کە بەداخەوە بە حکمی ئەوەی کە هێزانی داگیرکەر و دوژمن دایمەن پەلەماری کوردستانیان داوە لە ژێر مەترسی بۆمبەبارانی فڕۆکەکان و یانیش لە ناخۆشی ژیانی ئاوارەیی داژیاو و هەمیشە پەرۆشی ئەوە بووین ڕۆژێک بگەڕێنەوە بۆ کوردستان، کوردستانێکی ئازادمان هەبێت، خۆمان بتوانین ببین بە خاوەنی وڵاتەکەمان و ئیرادە و بڕیاری خۆمان بەدەست خۆمانەوە بێت. زۆر لە ئێوەمانان لەخوا بەزیاد بێ ئەو بارودۆخەتان نەبینیوە، بەڵام بێگومان لە باوک و باپیران و کەس و کارەکانتان بیستوتانە.
من دەزانم لە هەر کوێ بین لێرە بین یان لە دەرەوە ئەگەر توانیمان بێ خۆمان بە خوێندن و ئەزمون پەروەردە بکەین خوێندنی باش دەتوانێت چەند کاریگەری هەبێت لەسەر بیرروبووچوونەکان و لەسەر جۆری ژیانی هاوڵاتیان و بنیادنانی وڵاتێکی تەندروست. ئێوە بەختەوەرن کە ئەو سەختیەتان نەبینیوە، بەڵام هەر وەک باسم کرد دڵنیام بیستوتانە بۆ ئەوەی ئەم دەستکەوتانەی هاتوونەتە دی لە دەست نەچن ئەمانەتێکە لەسەر شانی ئێوە کە ئەبێ بە هەموو شێوەیەک ئەم ئەمانەتە بپارێزن. پاراستنی ئەم ئەمانەتە تەنیا بە قسە و بەرگریکردن لە خاڵەکانی پێشێکی بڵێم پێشمەرگایەتی یان ڕوبەڕووبوونەوەی دژمنەکان ناکرێ. بەرگریکردن لەم ئەزمونە بە بنیادنانی ژێرخانێکی تەندروستی ئابووری و سیاسەتێکی سەقامگیر کۆمەڵگەیەکی تەندروست دەکرێ. ئەمەش ئەو ئەرکەیە کە دەکەوێتە سەر شانیەوە. دەزانم چاوەڕوانیەکانی گەنجان جیاوازن. خۆم مناڵم هەیە و ئارینی کوڕم زۆر جار پێم دەڵێ کە بیرروبووچوونی گەنجان ئێستا جیاوازترە، تۆمەحیان زیاترە، بە تەمای وڵاتێکی خۆشتر و گەشە سەندووتر ئاواتیانە ببینن و لەبەر ئەوەش پێویستە هەموو هەوڵێک بدەن بۆ ئەوەی دەرفەتی کار هەلی کار بۆ گەنجان دروست بکەن. تێدەگەم کە نابێت ئێمە ڕابردوومان وەکو پاساوێک بەکاربێنین بۆ ئەوەی ئەو بۆشاییەی لە نێوان گەنجان و حکوومەتدا هەیە چیتر بەردەوام بێت. بەڵام ئەبێ سوود لە دەرفەتی ڕاستەقینە و بەهێزکردنیە و پەیوەندیە وەربگرین کە دەبێت کە پێویستە بۆ ئەوەی لە پێگەی یەکتر تێبگەین. هەم حکوومەت هەم گەنجەکانەوەی بزانن کێشە و گرفتەکانی ئێمە چییە و چۆن بتوانین ئەو فەراغە و بۆشەیە کە لە نێوانماندا هەیە کەمیکەینەوە. بۆیە بە ڕاشکەوەی من پێتان دەڵێ من خۆم پابەندم بە ڕەخساندنی دەرفەت بۆ گەنجەکانمان. بێگومان حکوومەت ڕۆڵێکی گرنگی هەیە لە ڕەخساندن و دەرفەت و پێویستە حکوومەت لە چوارچێوەی یاسا و ئابووری بۆ گەشەپێدان و هەندانی هاوبەشی و شەراکەتی کەرتی گشتی و تایبەت ئەو شتانە دیاری بکات بۆ ئەوەی خاوەنکار و بازرگانەکان گەشە بکەن و هەروەها یارمەتی گەشەپێدانی بزنسی بچووکیش بدەن. هەروەها دەزانم کە دەبێت مەشق و پەروەردەی دروست هەبێت بۆ ئەوەی زۆرترین دەرفەت بۆ گەنجەکانمان بڕەخسێن. بەڵام بێگومان ئێمە ڕێگایەکی درێژمان لە پێشە و ئەنجامدانی ئەم گۆڕانکاریە کاتی دەوێت. هەندێک جار هەندێک کەس کە خاوەنی بەرژەوەندی تایبەتی خۆیانن بوونەتە ڕێگریش لە بەردەم ئەم چاکسازیانە. بەڵام دەبێت ئابووریەک ئێمە بنیاد بنین، بیر لەوە بکەینەوە ئابووریەک بنیاد بنین کە کەمتر پشت بە دامەزراندن لە کەرتی گشتی دەوەبەستێت. ئابووریەک بێت زیاتر پشت بە هەماهەنگی و هاوکاری کەرتی گشتی و کەرتی تایبەت ببەستێت و بۆ پێشخستنی ژێرخانی ئابووری و پاڵپشتیکردنی بازرگانی بچووک و مامناوەند کە بتوانن زۆرترین دەرفەت و هەلی کار بڕەخسێنن. دڵنیام ساڵانی داهاتوو بازرگانی و بزنسی بچووک و مامناوەند ئەوانەی کە لەلایەن گەنجانی وەکو ئێوە بەڕێوە دەبرێن گەشە دەکات و دەبێتە بەشێک لە وەرچەرخانێکی زۆر پێویست لە ئابووریەکی پشتبەستوو بە نرخی ناجێگیری نەوت بۆ ئابووریەکی گەشە سەندوو هەنگاو بنین کە لە کۆمەڵگەیەکی بەکارهێنەر ببین بە کۆمەڵگەیەکی وەبەرهێنەر. من بە پەرۆشم بۆ ئەوەی بزانم دەتوانین چی بەدەست بێنین لە وزەی کەسکی نوێکەرەوە یا ئەوەی پێی دەڵێن Green and Renewable Energy لە پیشەسازی تەکنۆلۆژی پێشکەوتوو لە بواری گەشتیاری لە کاری داهێنان و زۆر بواری دیکەی ئابووریماندا.
ئەمە وەرچەرخانێک دەبێت لە ماوەی درێژخەیاندا لە دەرفەت و هەلیکار کە دەرفەتی هەلیکار دەرەخسێنێت و یارمەتیدەر دەبێت بۆ ئەوەی هەرێمەکەمان پێشبڕکێ بکات. دڵنیام ئێمە بە ئاراستەیەکی ڕاستدا هەنگاو دەنین کە خۆشبەختانە هەرێمی کوردستان لە جیهاندا ناسراوە بەوەی پەناگەیەکی ئارام و لێبوردە بووە و ئێمەش پەرە بەو بەهایانە دەدەین. بۆیە من لەو باوەڕەدام کە هەرێمی کوردستان بەوەی خاوەنی دانیشتوانێکی گەنج و بە بەهرە و هیوەبەخشە نەک تەنیا دەتوانێت ببێتە سەنتەرێکی بازرگانی لە هەرێمی کوردستان بەڵکو ببێتە مەڵبەندێکی ئابووری و بازرگانی و وەبەرهێنان لە عێراق و ناوچەکەشدا. من بە تایبەتی پەرۆشی ڕەخساندنی دەرفەتی بە دیجیتالکردنی کوردستانم کە زۆر پێویست و گرنگە بۆ هێنانەدیە و پێشکەوتنانە دەمانەوێت لە کاروبارەکانی حکوومەتدا بەدەست بێنین کە ئەمەش بەشێکی سەرەکی کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نوێیەمە بۆ بەو ئاراستەی کە ئەم ئامانجانە بۆ بە شێوەیەکی دادپەروەرانە و شەفافانە بێنەدی. لە ڕاستیدا ئێمە دەستمان بە سیستەمێکی دیجیتالی کردووە بە تایبەتی ئێستا بۆ دارایی گشتی حکوومەتی هەرێمی کوردستان کە بە تەواوی لەلایەن کارمەندە گەنج و بەتوانەکانی کوردستان لە ناو حکوومەتدا دروستکراوە و گەشەی پێدراوە. هەروەها ئێمە سوودمان لە گەنجە گەشە پێدەرەکانمان وەرگرتووە بۆ بنیادنانی خزمەتگوزاری دیجیتالی بە تایبەت لە پۆرتال و وێبسایتی حکوومەتی هەرێم کە ئامانجی پێشکەشکردنی خزمەتگوزاری گشتیە. لە کاتێکدا ئەم هەنگاوانە دەبنە هۆی زیادکردنی شەفافیەت و کارایی لە خزمەتی گشتیدا هەروەها یارمەتیدەری ئێوەشە بۆ گەیاندنی بیرۆکەکانتان بە بازار و بە ئاسانی تۆمارکردنی براند و کۆمپانیاکان و کاروباری پێدانی باجەکانیش ئاسانتر دەکات. ئێوە هەمووتان ڕۆڵێکی زۆر گەورەتان لە بەرەو پێش بردننی حکومڕانیدا هەیە. بێگومان حکوومەتی هەرێم بە تەنیا ناتوانێت ئەو ڕۆلە بگێڕێت. بۆیە پێویستیمان بە پشتیوانی ئێوەیە دەمانەوێت ئێوە بەشێک بن لە دایالۆگ و گفتوگۆ بە ئامانجی باشترکردن و بەهێزترکردنی نیشتیمانەکەمان. بۆ ئەوەی کوردستان بەهێزتر بێت دەبێت ئێوەی گەنج خۆتان ڕێک بخەنەوە و لە پێناو پێشخستنی کوردستان بیرۆکەی نوێ بهێنە ئاراوە. تکایە گوێ بەو دەنگە نەشازانە نەدەن، گوێ بەو دەنگ و پرۆپاگەندانە مەدەن کە پێتان دەڵێن ئێوە ناتوانن بەرەو پێشەوە هەنگاو بنێن و پێش بکەون. گوێ بەو کەسانە مەدەن کە هەمیشە گومانیان هەیە و ڕەشبینانە دەڵێن ئێمە هەر لە ڕابردوودا گیرمان خواردووە و قەتیسماوین. بەڵام هەمیشە ڕۆژگارم بچوونانەی پۆچال کردوتەوە. داواتان لێ دەکەم ئێوە باوەڕتان بە خۆتان بێت، بە توانای خۆتان بێت، چونکە ئێوە دەتوانن گۆڕانکاری دروستکەن وە دڵنیابن کاریگەری ئێوە بێسنوورە. لەم ڕۆژانەی دواییدا لەگەڵ ژمارەی خاوەنکار کۆبمەوە. پێم خۆش بوو کە گوێم لە ئەزمونونەکانی ئەوان بێت و لە چۆنیەتی دەستپێکردنی کارەکانیان و پەرەدان بە مارکەکانی خۆیان و ئەو ئاستەنگانەی کە ڕوبەڕوشیان بووەتەوە لەگەڵیان دانیشتم و گوێم گرت. بۆ من زۆر جێی سەرنج بوو گوێم لە پەرۆشیان بێت، لە هەمان کاتدا گوێبیستی پێشنیارەکانیان بم لەوەی حکوومەت دەتوانێت چی بکات لە پێناو ئاسانکاریکردن بۆ گەشە پێدانی کارە بازرگانیەکانیان. من دەمەوێ پردێک دروست بکەم بۆ زیاتر گەیشتنی دەنگی گەنجان بە حکوومەت کە پێم وایە ئەمە کارێکی زۆر گرنگە. بۆیە دەمەوێت گوێم لە ئێوە بێت و حکوومەتی هەرێم سوود لە توانەکانی ئێوە وەربگرێت. من داوام کردووە کە گروپێکی نوێنەرانی گەنجان دروست کرێت بۆ ئەوەی نیگەرانی و خواست و داوا و بیرۆکەکانی گەنجان ڕاستە و خۆ بگاتە نووسینگەکەم. خوشحاڵم کە تیمەکەم چەند گەنجی بەتوانە و لێهاتووی تێدایە و ئەمڕۆ هەندێکیان لێرەن و زۆر خۆیان ماندوو کردووە و کار دەکەن بۆ ئەوەی یارمەتیان دەن بۆ بەدەهێنانی ئەم ئامانجە. من تەواو دڵنیام
بەبێ گوێگرتن لە دەنگی گەنجان ناتوانین دید و ڕوانینەکانمان بگەینین و ئامانجەکانمان بەدیبێنین. بۆیە خۆشحاڵم کە ئەمڕۆ ئەم دەرفەتەم بۆ ڕەخساوە و بۆ ئەوەی لەم بۆنە و ئێڤنتەی تێدەکس نیشتیمان بەشداری بکەم و قسە بکەم. بە ئومێدی ئەوەی زیاتر گوێبیستی ئامادەبووان و ڕێخەرانیان بۆنەیە بم، بە تایبەتی دەربارەی ئەوەی ئێمە چۆن لە حکوومەتدا دەتوانین کاری زیاتر بکەین بۆ ئەوەی بە یارمەتیەوە کارنامەکانمان جێبەجێ بکەین بۆ داهاتوویەکی گەش بۆ ئێوە و کوردستان دابین بکەین. بەڕێزان، لە دواخاڵ من دەمەوێت وەکو قسەیەکی برانە لەگەڵێوە بدوێم. ئێوە بڕواتان بە خۆتان هەبێت، پێش هەموو شتێک ئێوە خاوەنی ئەم وڵاتن. خۆشەویستی ئێوە بۆ وڵات وا دەکات هیچ بربەستێک، هیچ ئاستەنگێک نەتوانێت ڕێگر بێت لە بەردەم ئێوە بۆ ئەوەی زیاتر خزمەتی خۆتان و وڵاتەکەتان بکەن. ئێوە سەرمایەی ئێستا و ڕابەر و سەرکردەی داهاتووی ئەم وڵاتەن. خەڵک هەموو چاوی لە توانا و بەهرەکانی ئێوەیە. نەیەڵەن کەس بیرۆکەی جیاکردنەوەی ئێوە لە وڵات و نیشتیمان لە پرەنسیپ و مەبادئ و ئەو بیر و باوەرەی کە بەیەکتان دەبەستێتەوە لەگەڵ وڵات ئەمەتان لێ بستەنێت و لێکتان جیا بکاتەوە. من دڵنیام وڵاتی ئێمە بەرەو پێشەوە هەنگاو دەنێت و سەرکەوتوو دەبین، چونکە خاوەن بەهرە و توانای زۆر بەهێزی وەکو ئێوەی. من دەزانم لە نزیکەوە زۆر لە ئێوەم بینیوە، گوێم لێگرتوون و دەزانم خاوەن چ توانایەکەم. تکاتان لێ دەکەم بە دوای ئامانج و هیوەکانتان بڕۆن و بە هیچ شێوەیەک نەیەڵەن هیچ کەسێک سنوور بۆ سەرکەوتنتان دابنێت. من دڵنیامەوە هەموو سەرکەوتوو دەبن، ئەوەی لەسەر ئێمەشە وەکو حکوومەت پشتیواندان دەبین و من خۆم بە هەموو شێوەیەک پشتیوانتان دەبم بۆ ئەوەی بەیەکەوە بتوانین وڵاتێکی خۆشتر و بەهێزتر بۆ هەموو هاوڵاتیانی کوردستان بنیاد بنین. لە کۆتاییدا من جارێکی تر دەمەوێ داوایەکی برایانە لە ئێوە بکەم کە پابەندی ڕێنما تەندروستیەکانی حکوومەت یارێن بن. ڕاستە ئێستا ڕێژەی توشبوانی کۆرۆنا لە هەرێمی کوردستان کەمی کردووە، بەڵام مانای ئەوە نییە تەواو بووە. یەکێک لە هۆکارەکانی کەمبوونی ڕێژەی کۆرۆنا لە کوردستان بۆ پابەندبوونی ئێوەی بەڕێز بووە. تکاتان لێ دەکەم بۆ سەلامەتی خۆتان، بۆ سەلامەتی هاوڵاتیانی تر کە سوکارەکانتان ئەو ڕێنمانە جێبەجێ بکەن و ئەوەی ئێمە بتوانین بەهێز و تەندروستیەکی باشتر کوردستانێکی بەهێزتریش ئاوەدام بکەین. جارێکی تر من سوپاستان ئەکەم، زۆر زۆر سوپاس و هەر سەرکەوتوو بن.